وەرە بەس بەی لەسەر قورئان زانە چۆن باسی نوێژەکە کۆمەڵێک گەخەنە ناو سەقەرەوە لە ئاگرە لە ناو سەقەرە خوای گەورە لە قورئانە بۆ مابازەکە جەلادەکانی جەهەنەم پیان دەڵێن ما سەلەکەکم فی سەقەرەوە ئێوە چیتان کردەوە ئێوەیان هێناوە بۆ ئەم بنی جەهەنەمە یەکەم شت دەڵێن چی لەم نەکو من المصەلین وەڵا نوێژمان ناکرد بۆ بنی جەهەنەم کە سەقەرە مەلایکەتەکان کە لەوێن دەڵێ باشێ ئەوە نەکبەتی لەخوا عەزابە گەورەی لەسەر داناون چی بوون یەکەم شت تاوان کایڵێن لەم نەکو من المصەلین وەڵا نوێژمان ناکرد خوای گەورە ئەڵێ وەیل للمصەلین الذین هم عن صلاتهم ساهون واوەیلا بۆ ئەو نوێژکەرەی کە ئاگای لە نوێژەکەی لێ نوێژێکا و دوانە فەوتێنێ بەدەم نوێژەکانیەوە نایە لە کاتی خۆیان نایکە قوڕ بەسەر ئەوە ئەوەی کە هەر نایکە ها خوای گەورە لە قورئانە فەرمێ فخلف من بعدهم خلف چی أضاءوا الصلاة واتبعوا الشهوات فسوف يلقون غيا کۆمەڵە کەسانێک لە دوای ئەهلی ئیمان و ئەهلی نوێژەکە و ئەهلی مزگەوت وەچەیەکیان خستەوە بەداخەوە نوێژەکانە فەوتێنن شوێن هەوا ئارەزووەکەون خوا ئەفەرمێ فەسەوفە یەلقەونە غەیە بە دڵنیایی ئەوانە هەر هەموو دووچاری عەذاب و لەناو چوونە بن لای خوا کاکە نوێژنەکەر قورئان هەڕەشەی لێەکە